تکنۆژین سلااوان لێبێ بەخێر بن بۆ ڤیددیۆیەکی تر لە خولی فێرکاری پایتۆنی سەتایی. ڤیددیۆی ئەمڕۆ سەبارەت بە پرۆژەیەکە کە بە تایبەت لەسەر تاپڵ کار دەکات. لە پێشەوە بیرم لەوا کردو کە ئەم پرۆژەیە هەروە کۆدەکەی لێبەم و هەراوە بەدەمی بیڵێمەوە و شی بکەمەوە، بەڵام دوای بیرم دەکردەوە کە لەوانەیە تۆزێک ئەو لوپ و مەرجانی کە دایناوە ببێتە مایەی سەرسوورمان و خوێندکار کەمێک بە سەختی لی تێبگات. وەیە بڕیارمدا کە ئەوم شێوازە بۆتان ئامادە بکەم بەش کە بەگشتی 4 دانە بەشە و با قەڵەم بۆتانی بکێشمەوە و دانە بەدانە بۆتان شی بکەمەوە هێڵ بە هێڵ، چون پێم وا بوو کە شرۆڤەکەی گرنگترێکە لە خودی کۆدەکە. بۆیە من سۆرس کۆدەکەیتان بۆ دائەنێم، بەڵام پێم وا باشترێکە کە خۆم بە قەڵەم بیکێشمەوە و بۆتان شرۆڤە بکەم، چونکە لەوانەیە جاری سەرەتا کە ئێوە دێن کۆدەکە لێن لەوانەیە لێ تێنەکەن. ئەم پرۆژێش لە ناو ڕێفرەنسەکان و لە ناو ماڵپەڕەکانە گەڕام پرۆژەیەکی باشم بە ئامادەی دەست نەکەوت بۆ تاپڵ، بۆیە لە ژیری دەستکردی دیپسیکم داوا کرد کە پرۆژەیەکی سەتایی بۆ کەسانی کە سەتایین سەبارەت بە تاپڵ بۆم دیزاین بکات. سەرچاوی پرۆژەکەش ژیری دەستکردە. من هاتم ڕیفرەنسەکان و ماڵپەڕەکان گەڕام کە بتوانم پرۆژەیەکی باش بدۆزمەوە، بەڵام شتێکی ئامادە و باش کە بتوانێت بە باشی کارێ بکە کە دەستان ڕابێت لەگەڵ بەرنامەی پایتۆندا نەمدۆزیەوە، بۆیە داوام کرد لە ژیری دەستکردی دیپسیک کە پرۆژەیەکم بۆ بنووسێت سەبارەت بە تاپڵ تایبەت بە کەسانی سەتایی. زۆر باشە، با دەست پێ بکەین. پرۆژەکەڵێ چێڵێ بەرنمەیەکی پایتۆن بنووسە کە باڵاترین دەرەجەی هەر خوێندکارێک بەدەست بهێنێت و پرینتی بکات و هەروەها ئەو خوێندکاری بەگشتی باڵاترین دەرەجەی هەیە مەبەست تاپ ستودنتە دیاری بکات. سێدانە خوێندکارمان هەیە بە ناوی ئالیس و باب و چارلی. ئەم سێ نەفەرە لە سێ دانەوانەی بیرکاری، زانست و زمانی ئینگلیسی یەکی ئەم سێدانە دەرەجانیان بەدەستهێناوە. ئێستێ ئێمە بێ چی بکەین؟ ئەبێ جارێک بڵین لە وانەی بیرکاریە کام یەک زۆرترین دەرەجەی بەدەستهێناوە، وا بۆ ساینسیش بە هەمان شێوە، وا بۆ زمانی ئینگلیسیش. واتە دێن ئەگە هەر ئاواهی چاوێ لەم چاتە بکەین کە لە ڕایانووسیمە لە وانەی بیرکاریە چارلی زۆرترین دەرەجەی هێناوە، لە ساینسە ببورن باب لە ئینگلیشە زۆرترین دەرەجەی هێناوە و ئالیسیش لە وانەی ساینسیان زانستە زۆرترین دەرەجەی هێناوە. و جیالەوە تاپ ستودنت بەگشتی ئەبێتە کامێک لەم سێ نەفەرە. ئێمە دەین لێران نێوانە بەدەستێنین، واتە بۆ نمونە بۆ ئالیس 85 و 92 78 بێک و کۆیەکەین و دابش بە سەیەکەین کە ئەمە دەرەجەیەکیان نمرێکمان پێدات. بۆ باب و چارلی شەر و کاراکەین ئەم جدووە ئەو ئەم وەڵامانی کە بەدەستمان هێناوە پێکەوە هەڵیانە سنگێنی. زۆر باشە، پێم وانە بێت کە بەشی یەکەم زۆر سەخت بێت، بەڵام بە قسەی لەسەر بکەین. ئێمە وتمان سێدانە خوێندکارمان هەیە بە ناوی ئالیس، باب و چارلی کە لە ناو تاپڵێکدا هاتووە دیاری کردووە کە دەرەجەکانیان چەندێکە لە وانەی بیرکاری، لەوانەی زانست، لەوانەی زمانی ئینگلیسی. و هەرو جۆرێکا بینن ئالیس بیرکارێکی 85 بووە، زانستەکەی 92 بووە، ئینگلیشەکەی 78 بووە. باب بیرکارێکی 76 بووە، ساینس 88 بووە، ئینگلیش 95 و ستودنتی سێکە هەمان چارلیە دەرەجەکانی بۆ بیرکاری و زانست و ئینگلیش بە تەرتیب 92 85 و 82 بووە. ستا هاتووە گۆڕاوێکی سێهەمی گۆڕاوێکی چوارەمی داناوە بە ناوی ئال ستودنتس کە هاتووە یەکدانە نستد تاپڵی دروست کردووە، واتە کاتێکە بانگی یەکات بۆ یکە بۆمان پرینت بکاتەوە یەکدانە تاپڵی گەورەی داناوە و ئەم تاپڵی ئەم
سێدانە خوێندکاری بە جیا خستۆتە ناوی. واتە لێرەیە ئێمە all student مان هەیە، بۆ ئالیس ئەمە کاتە 0، بۆ باب ئەکاتە 1، بۆ چارلی ئیندێکسەکەی ئەکاتە 2. بۆ تا لێرەشا بە جیا بۆم نووسیون. لە هەر کامێک لە بەشەکانیش من ئەم چارتەی ئێرەم داناوە کێشاومەتەوە بۆ ئەوەی کە کاتێکە خۆتان ویستان شرۆڤی بکەنەوە، چون پێم وا بێ وا باش بێت لە دوای ئەوەی کە ئەم ڤیدیۆیشتاندی خۆتان بێن و جارێکی کە بۆ خۆتانی شرۆڤە بکەنەوە. هەراوەهی وەکو من جێدول بنووسن بۆ ئەوەی کە لێتان تێک نەچێت کە کامە ئیندێکسەکەی کامەیە و لە چیا لە چ شوێنێکە بەکارهێنراوە. بەشی سێهەم و چوارەم کە کەمێک لوپ و شتێتیایە ڕەنگە سەران لێ پشێوەنێک، بۆیە پێم وا بوو کە ئالەم چارتە گەردا بنێم ئەتوانێت یارمەتی دەربێت. ئێستا ئەمە شتێکی سادە بوو، سێ نەفەر زانیاری تایبەت بۆ سێ نەفەری خستوتە ناو تاپڵێکەوە. ئێستا هەر سێ نەفەرەکەی خستە ناو یەکدانە تاپڵ و یەکدانە نەستە تاپڵی دروست کرد. بەشی دووهەم هێڵی سەرەتا. بەشی دووهەم یەکەمین هێڵ ئەڵێ student grade average بۆ پرینت بکەرەوە کە هاتووە لێرەیە پرینسی کردوەوە. بەڵام لێرەیە لوپێکی داناوە کە ئەم لوپێش پێم وانە بێ زۆر بەڕست بێت تێگەیشتنی. for student in all students ئێمە لێرەیە all student مان بوو بۆ کاتێکە ئەڵێ for student in all student لێرەیە ناوی گۆڕاوەکەمان بوو، ناوی ئامە بوو، واتە یەک جار ئالیس و دەرەجەکانی، یەک جار باب و دەرەجەکانی، یەک جار چارلی و دەرەجەکانی. student جاری ئەوەڵ ئالیسە، جاری دووهەم واتە کاروباری تایبەت بە ئالیس تەواوە کات، دوبارە ئەگەڕێتەوە بۆ سەرەتا ئەچێتە سەر باب کە تاوا بوت ئەم جادێتە سەر چارلی. ئێستا وتوێتی کە student بە ئیندێکسی 0 ناو بنێنی. وا بزانن کە سێ دانە گۆڕاوی داناوە کە هەر کامێکیان تایبەتە بە یەک دانا خوێندکار. جاری یەکەم ئالیسە، جاری دووەم ستیودەنتەکەمان بابە، جاری سێهەم ستیودەنتەکەمان چارلیە. ئێستا ستیودەنتی 0 پێتی نیم. ئەمە یەک دانە ستیودەنت بووە ڕۆژۆرێکە وتم ئەمە ستیودەنت بوو، ئەمەش ستیودەنتێکی تر بوو. ستیودەنتی 0 ئەکاتە ئالیس، لێرەیە دووبارە دیسانەوە 1 2 3 0 1 2 3 ئەمەی تروانەکانیان بوویتر 0 1 2 3 واتە لێرەیە ناوەکانە ئالیس، باب، چارلی. دەرەجەکانیان ستیودەنت 1 هەتا ئاخر. ئالیس وتمان هەر کامێک لە ناوەکان ئیندێکسەکانی 0 بوو بە تەرتیب لە بیرکاری و دەستپێکە. ئیندێکسی بیرکاری 1، ئیندێکسی ساینس 2، ئیندێکسی ئینگلیش 3. هەر جۆرێکە لێرەشای بینن 1 2 3 85 دەرەجە بوو. ئەوتە لەم چارتای پێما بە باشتر نیشانیە. ستیودەنتی 0 ناوەکان بوو ئالیس، باب، چارلی. ستیودەنتی 1 بیرکاری بوو بە دەرەجەکانن 85 76 و 90 هەروە ئەڕواتە پێشەوە هەتا ئاخر. ئێستا لە ئەڤرێج سام چی بکە وەرە تەواوی دەرەجەکانیانم بۆ بەدەست بێنە. باشە ئێستا بە یەک دانیان بۆ نمونە هەڵەبژێرین. هەمان ئالیس هەڵەبژێرین کە یەکەمین دانە بوو، وەرە دەرەجەکانی بەدەست بێنە. چی و چی بوو 85 و 92 بوو لەگەڵ 78 بوو. پێتی بەدەستی بێنە دابەشی بکە بە ئەوەی کە لەو تاپەڵایە چەندانێتیایە. هەرچەند لێرەیە نەنا دروستە سێ دانێتیا بوویتر تاپەڵی یەک بەرەو ئەولا بیرکاری بوو، ساینس بوو، ئینگلیش بوو کە هەر سێ بەتێتر سێدانە
دابەشی بکە بە 3 دەرەجەکەی بەدەست بێنە کە لێرەیە بەدەستێنا بۆ تا 85 کە ئەوەی بەدەستێنا ئەمجا ئەڕواتە سەر باب لێ دەرەجەکانی بێ کۆ کاتەوە 76 لەگەڵ 88 لەگەڵ 95 کۆ کاتەوە دابەشێکا بە 3 کە دەرەجەکەی بۆ تا 86.33 و ئەمجا دۆ ئەڕواتە سەر چارلی بۆ چارلیش بە هەمان شێوە 95 و 82 پێ کۆ کاتەوە وەکە بەدەستێنێ ئەبێتە 85.67 ئالێرەیە کە ئەم شتێک داناوە دوو نقطەی داناوە نقطەیەکی تر دوو F مەبەست لە ئەوەیە کە بڵێ دوو ڕقەمی یاشار چۆن ئێستا ئێمە 86.33 مان هەیە لەوانەیە لە پشتی ئەمە سەیەکی ترمان بێ 4مان بێ 6مان بێ 7مان بێ 9مان بێ ئەو هەتا دوودانە ئەنووسێت ئەگەر سێ بووایە بۆ نمونە 86.33 بۆ نمونە نووسی یا چوزانم ئەگەر یەکی بنووسایە هەر ئەم سێدان ئەمە بەستەوەیە بەشی سێهەم ئەڵێ چی ئەڵێکە بۆ هەر کامێک لەوانەکانی بیرکاری و ساینس و ئینگلیش وەرە تاپ ستیودنتم پێ بڵێ ئەو خوێندکاری کە زۆرترین دەرەجەی لە ناو وانەی بیرکاری ساینس و ئینگلیش بەدەستێنەوە پێم بڵێ ئاکامەکەی کە تماشاکەین ئاوتپوتەکەی ئەوەیە کە لەوانەی بیرکاریە چارلی زۆرترین نمرەی بەدەستێناوە لە ساینسە ئالیس زۆرترین نمرەی بەدەستێناوە لە ئینگلیشە باب زۆرترین نمرەی بەدەستێناوە بەڵام خودی کۆدەکە چی کردووە چۆن هاتووە کە ئەم ئاوتپوتەی بۆ ئێمە نیشانداوە گۆڕاوێکی دانا بە ناوی سابجێکتس کە مەبەستیوانەکانە لە ئیندێکسی سفرەکەیە بیرکاری نووسیوە لە ئیندێکسی یەکەکەیە ساینسی نووسیوە و سەرنجتان ڕاکێشم بۆ ئەم تاپڵە واتە ئەم کاوانانەی کە لێرەیان نیشانەدەن کە سابجێکتس لە جۆری تاپڵە و ئینگلیشیش ئیندێکسەکەی ببورن دووە for I in range 1 تا 4 لەو پێشتر خوێندمان کە کاتێکە شتێکی ئاواهی ئەنووسێ واتە I بریتیە لە یەک دانە لیست لە ئەو ژمارانەی کە لە ناو ڕێنجەکەیە وتمان کە لە بەشی ستاپە هەر شتێکی نووسیبێ یەک دانە کەمتر لەوە هەڵبە دەگەر ستێپی دانە نابێ بۆمان دیارەکە دەستێ وتێتی 1 تا 4 ئێمە چۆن نانووسین هەتا سێ ئەنووسین واتە جارێک I یەکە لەنا کە چۆن ناو لوپەکە جارێک I لە هەر شوێنەکە ئایماندی ئەبێ یەکدا بنین کە لوپەکە تاوا بوو جاری دووهەم I دوودا ئەنین جاری سێهەم سێدا ئەنین subject scores هاتووە وتویەتی کە ستیودنتی I ستیودنتەکانمان چی بوون ئەمە ستیودنتەکانمان بوو ئێستا ئێمە بە دوا ستیودنتە ئەگەڕین لە ئیندێکسی یەکە واتە نمرەی 85 نمرەی 76 و نمرەی 90 واتە ستیودنتی یەکە لێرەیە بۆم دیاری کردوون بریتیە لە نمرەکانی بیرکاری بۆ هەر کامێک لە خوێندکارەکە بۆ تەواوی ستیودنتەکان in all student بە بەسەر ئەمەیە تاپڵێکی all studentمان بوو کە نستد بوو واتە چەندانە تاپڵ لەناو تاپڵێکی گەورەتردا ئێستاڵێ بۆ هەر کامێک لەوانە ستیودنت یەکەکەی چییە یەکێ کات دێت گۆڕاوێکدانێ بە ناوی مەث لە ناو خۆیان بە تایبەت ئەمجا ئەڵێ 85 و 76 و 90 ئەمە هەتایرە کاتێکە پرینتی ئەکاتەوە لیستێکی ئاواهیمان بۆ نیشانەدا ئێستاڵێ ماکس سکۆر ئێمە کەڵکمان لە مێتۆدی ماکس وەرگرت ئەگەر لە بیرتان مابێ هەم لە ناو لیستە بوومان هەم لەناو تاپڵا بوومان و ئەمە یەکدانە لیستە دێتی ماکس کەوانەی کردوتەوە subject scores واتە زۆرترین ئایتەم کە ژمارەن لە ناو ئەم لیستایە کە دروست کردووە چییە و نەوەدا ئێستا بەرنامەکەی هەبێ بزانێت کە ئەم نەوەدا تایبەتە بە کامێک لە خوێندکارەکان واتە ستیودنت یەک هەرچەنێ بوو ستیودنت سفرەکەیمان پێ بڵێ کەوتمان ئەمە ناوە گۆڕاوێکی تردانێ بە ناوی تاپ ستیودنت باشە ئەڵێ بۆ هەر کامێک لە ستیودنتەکان
لە all student دیسانەوە سەرنجدان بۆ ئایرە ڕائەکێشم. ئەگەر student I یەکسان بێ بەرابەر بێ لەگەڵ max score. ئێمە studenti یەکمان لە نەزەر کرد واتە دەرەجەکان کا تایبەتن بە بیرکاری. ئەڵێ ئەوەی کە student ئایەکەی بەرابەر بوو لەگەڵ 90 ئالێرۆ ئاماژەی کردو بۆی کە student سفرەکەیمان پێ بڵێ. وات لێرەشە هەر دیسانەوە ئاماژەی پێ کردوتەوە و تویەتیکە تاپ ستیودنتەکەمان ئەوەیە کە ئەو ستیودنت سفرەیەکە ستیودنت یەکەکەی بەرابەرە لەگەڵ 90 کە تماشاکە ئەبینێ چارلیە واتە دێ لێرەیە با بڕێنە سەر چارلی ئامتی کە پاوەکەم دێتە ئێرە یەک داناگەڕێتە دووە ئەبینێ کە دێتە ئێرە ئەم 90 ئەبینێ ئەمجا دوا ئەمە یەک بوو بە دوا ستیودنت سفرە ئەگەڕێ دێتە دووە ئەوە ئەبینێ کە چارلیە بۆیە لێرەیە لە پرینتها ئەڵێ highest in math ئەوتە سابجێکتەکەمان بۆیە لێرە ئای مینهای یەکی داناوە لە بەرخاتریەوەی کە ئێمە لە ستیودنتە بیرکاری ئیندێکسەکەی یەک بوو بەڵام لەم سابجێکتەیە بیرکاری ئیندێکسەکەی سفرە بۆیە دانێکی لێکەمەکاتەوە بۆ ساینسیش بە هەمان شێوە ئیندێکسەکەی دوو بوو بەڵام لێرەیە ئیندێکسەکەی یەکە دیسانەوە دانێک کە لێکەمەکەینەوە بە ئیندێکسی یەک ئەگەین بۆ ئینگلیشیش کە ئیندێکسەکەی دوو بوو ئیندێکسەکەی سێ بوو ببورن لێرە ئیندێکسەکەی دوو بۆیە لە هەمووی دانێک کەمەکاتەوە بۆەوەی کا بگەین بە ئیندێکسی مەبەستمان لە گۆڕاوی سابجێکت دوو دانە نقطەکەی داناوە بۆ تا لێرەیە پیشانی داوە تاپ ستیودنتەکەمان کە جاری ئەوەڵ چارلی بەدەست هات لە بیرکاریە بینی کە 90 زۆرترین دەرەجەیە دووە ئەو هادووتی ئەمە ستیودنت یەکەکەی کە ئەو دانەی کە ستیودنت یەکەکەی بەرابەر بوو لەگەڵ 90 تماشای کردی چارلیە ئێستا هەر ئەوەی لەوای نووسێتی لەگەڵ مەکسکۆرەکەشمان کە 90 بوو دیسانەوە ئەم لوپەکەتەوە بوو ئەڕواتەوە سەرەتا ئەمجا ئای بەرابەر لەگەڵ دوودا ئەنێ ئای بەرابەر لەگەڵ دوو ئەبێتە ستیودنتی دوو واتە لە ساینس دیسانەوە دێت ماشایە کابینە مەکسکۆرەکەی 92 ئەمجا دێت ماشاکە ئەڵێکە ئەمە کە ستیودنت دووەکەی 92 بوو زۆرترین نمرە بوو کامێک لەم سێ نەفەرە ستیودنت دووەکەی بەرابەر بوو لەگەڵ مەکسکۆرەکەمان مە لێرە مەکس بوو ئەبینێت ماشاکە ئەڵێ ئەمە ئالیسە بۆ دیسانەوە ئەینووسێ بۆ ئینگلیسیش دەبینێ 95 مان هەیە کە مەکسکۆرەکەمانە لێرەیە ئیتر ئایەکەمان سێیتر ئالێرەیە هەرو جۆری کە بۆ نووسیوەن ئایەکەمان سەیە ئەمجا دووە ئەو تماشاکە ئەڵێ کامیەک لەم ستیودنتانە مەکسکۆرەکەی لە ستیودنت ببورن کامێک لەم سێ نەفەرە دەرەجەکەی لە ستیودنت سێ بەرابەر لەگەڵ مەکسکۆر دێ چاولەیەکە ئەبینێ بابە وا دیسان و لێرە پێمانەڵێ زۆرترین دەرەجە لە سەی مینهای دوو ئەکاتە ببورن سەی مینهای یەک ئەکاتە دوو لە ئەگەڕێتەوە بۆ ئێرە ئەبینێ ئینگلیسیە دەرنتیجە نووسێ ئینگلیش ئەمجا دووە ئەو تاپ ستیودنتەکەمان کە باب بوو لەگەڵ دەرەجەی 95 بەشی ئاخر ئێوێت بەگشتی بڵێکە تاپ ستیودنتمان بەشی ئاخر ئێوێت بڵێت کە تاپ ستیودنتمان بەگشتی کامەیە واتە ئێمە ئەگەر بین هەر کامێک لە وانەکان بۆ هەر کامێک لە خوێندکارەکان بین نمرەکانیان بەیەکۆ کۆ بکەین و دابەشی بکەین بە سێ کە نێوانەکانیان ئەڤرێجمان بۆ بەدەستێت دین هی هەر سێکیان بەیەکەوە هەڵە سەنگەنین ئەو دانەی کە زۆرترین دەرەجەی بەدەستێناوە کە لێرەیە بابە چونکە هەم لە 85 زیاترێکە هەم لە 85.67 بۆیە تاپ ستیودنتەکەمان بوو بە کەسێک بە ناوی باب
ئێستا هاتۆ چی کردووە گۆڕاوێکی دانا بە ناوی تاپ ستودنت لە جۆری تاپل هاتووە سترنگێکی بەتاڵی داناوە لە ئیندێکسی سفر و لە ئیندێکسی یەکە ڕقمی سفر ئەمجا هاتووە لوپێکی دروست کردووە وتوێتی for student in all student کە دیسانەوە سەرنجتان ڕاکێشم بۆ ئەم شوێنە تاپڵێک کە چەندانە تاپڵی تریتیایە و تایبەتە بە هەر خوێندکارێک و دەرەجەکانی لە سێدانەوانەیە بیرکاری ساینس و ئینگلیش ئەڵێ وەرە ئەڤرێجەکان بەدەستبێنەوەتە ستودنتی یەک بەرەو ئەملا یەک بەرەو ئەملا ئەکاتە 85 ئەمە سفر بوو لێرەوە یەک بەرەو ئەملا ئەکاتە ئەم سێدانە دەرسە ستودنت یەک ستودنت دو ستودنت سێ کۆی بکەرەوە 85 کۆی کەرە و دابەشی کە بە سێ و بۆ باب و چارلی شەرە و کارە بکە کە ئەمجا لێرە بۆمان پرینتە کاتەوە ئالیس لە بە نمرەی 85 دیسانەوە لێرەوتێتی دوو ڕقەمە شار باب بە نمرەی 86.33 و چارلی بە نمرەی 85.67 ئێستاڵێ ئەگەر ئەڤرێجەکە زۆرتر بێ لە تاپ ستودنت بە ئیندێکسی یەک تاپ ستودنت بە ئیندێکسی یەک با لێرەیە بینوسم تاپ ستودنت بە ئیندێکسی یەک ئەمە وتمان ئیندێکسەکەی یەکە ئەمە ئیندێکسەکەی سفرە ئەمە ئیندێکسەکەی یەکە دێ بۆ ئالیس با لە ئالیس و دەست پێ بکەین ئەڵێ ئالیس دەرەجەکەیمان کە بەدەستێنە ئەڤرێجەکەی بوو بە 85 ئێستا 85 لە سفر زیاترێکە زۆر باشە ئەمجا دێ چیەکە دێ لێرەیە تاپ ستودنتێکی نوێ دروستەکە لەوانەیە ئێستا پرسیار بۆ فێرخواز دروست بێ بڵێ باش ئێمە وتمان کە لە تاپڵدا ئێمە ناتوانین هیچ شتێ بگۆڕین ئەمە چۆنە لێرەیە کە لە سترنگێکی بەتاڵ و سفر ئەبێت بە سترنگێک کە ناوەکەی ئالیسی تایە و دەرەجەی 85ەکەی تایە ئەمە لە بەرخاتریەوە یەکا دروستە ئێمە ناتوانین و هیچ مێتۆدێکمان نییە کە بتوانە ڕاستەوە خۆ تاپڵ بگۆڕێت بەڵام ئێمە لە ڕاستیدا جاری ئەوەڵ کە تاپ ستودنتمان بووە لەناو تاپڵەکە ئالەمانەمان بوو ئەمە ئەسرێتەوە و جاری دووهەم تاپ ستودنتێکی نوێ دروستەکە و هەر جار کە لە ناو لوپەکەیە ئەخولێتەوە هەر جار ئەوەی پێشوو ئەسرێتەوە ئەمجا دانێکی تر دروست دەکات بابڕێنەوە سەر کۆدەکەمان وتوێتی ئەگەر ئەڤرێجەکەمان زۆرتر بێ لە تاپ ستودنت کە لێرە سفر بوو وەرە چی بکە وەرە لە تاپ ستودنتە ئالێرەیاڵم دانێکی تر دروست دەکات واتە ئەمە ئەسرێتەوە ئەم دانە دروست دەکات ستودنت سفر بنووسە ناوەکەی بنووسە ناوی ئەو نەفەرە بنووسە لەگەڵ ئەڤرێجەکەی جارێکیان هات ئالیسی بەدەستێنا دەرەجەکەی بەدەستێنا بوو بە 85 ئێستا ئەڵێ یەک دانە تاپ ستودنتی نوێ دروستکە کە ئەم دوانی تیاابێ بۆ وای لێدە ئەم دوانی تیاابێ ئێمە تاپ ستودنتی نوێمان هەیە کە ئالیسی تیا و 85 باشە جاری دووهام ئەڕواتە سەر باب باشە بەدەستی هێناوە دەرەجەکەی بۆتە 86.33 باشە ئەم جارەیان تاپ ستودنتەکەمان سفر نییە بەڵکو 85 هەرو جۆری کە وتم تاپ ستودنتی ئەوەڵ ئەسرێتەوە تاپ ستودنتێکی نوێ دروست دەکات و ئالیس و 85 خستۆتە ناویەوە ئالیس بە ئیندێکسی سفر 85 بە ئیندێکسی یەک ئێستا ئەڵێ تاپ ستودنت بە ئیندێکسی یەک ئەکاتە کاما کاتە 85 بۆ بۆی دروستێکە بۆیە دیسانە دێ ئەم تاپ ستودنتێش ئەسرێتەوە دلیتیەکە تاپ ستودنتێکی نوێ دروستەکە کەوانەکە کاتەوە ناوی ئەنێ باب ئەمەی تر سەردراوەتەوە و دەرەجەکەشتی 86.33 جاری سەوم ئەگاتە چارلی ئەبینێت کە چارلی دەرەجەکەی بۆتە 85.67 ئەمجا ئەڵێ ئایا 85.67 گەورەترێکە لە 86.33 چونکە ئیترە مەستە ئیندێکسەکەی یەکەیتر لە ناو تاپ ستودنتە ئیندێکسەکەی یەکە ئەبینێت کە نە فالس بۆیە هەر ئەمە تاپ ستودنت ئەمێنێتەوە ترەمە ناسرێتەوە و ئەو وەڵامی کە بەدەستیە هێنێت تۆزێرە پاوەکەم
ئەو وەڵامی کە بەدەستی ئەهێنێت ئەمەیە با بێمە خواردەوە بینوسم تاپ ستودنت بەرابەرە لەگەڵ گۆڕاوێک ببورن تاپڵێک ئەکاتەوە سترینگێکی تێ بە ناوی باب و 86.33 کە دەرەجەکێتی ئێستا ئەڵێ تاپ ستودنتی سفر لێرە ئەکاتە سفر مەبەست هەمان بابە with average top student یەک بە دوو ڕقەم ئاشارەوە 86.33 لە ئاخردا دێ پرینتی ئەکاتەوە تاپ ستودنتەکەمان ئەم دوو نقطەیەشی بۆ داناوە باب with average مەلێرەیە بوو تاپ ستودنتەکەشمان کە دەرەجەکەی بوو بە 86.33 یەک شتی ترش کە نازانم لەو پێشتر وچ بێتمیان نا ئەمەیە بە ڕەنگەکەی بگۆڕم چۆن دیار بێ لێمانەوە ئەمەیە کاتێککە باکسلاشێدا ئەنین وە ئین هەر شتێک لە پێش ئەم باکسلەشەیە بێ وەکو ئەوەیە کە ئینتەرمان بۆ لەدا بێ مەبەستم چییە؟ هەرو جۆرەی کابینە ئەلێرەیە وەک ئەڵەی ئینتەرێک لێدراوە لەسەر کیبۆردەکە لەسەر تەختە کلیلەکە بۆچی ئەگەر ئەم باکسلەشی دانەنایە باکسلەش ئێنەی دانەنایە ئەم تاپ ستودنتە لە هێڵی سەرەوە ئەبوو واتە چۆن لێرەیە هیچ بۆشاییەک نییە هەمووی پشتی سەر یەک نووسراوە ئەم تاپ ستودنتش لەسەرەوە بوو بەڵام ئەو کاری کرد کە بە قەولێک تۆزێک بۆشایی بکەوێتە نێوانیان تۆزێک ڕێک و پێکتر بێت ئەگەر ئاوای بکردایە با لە خوارەوە بۆتان بنووسم تاپ ستودنت دو نقطە باکسلەش ئێن ئەمجا مەسەلەن باب بە نمرەی فلانەوە دەبا ڕەنگەکەی بگۆڕم بە نمرەی فلانەوە کاتێککە ئاهاتین پرینتمانە کرد ئاوای لێ هات تاپ ستودنت دو نقطەکە ئەمجا لێرەیە ئاهاتە خوارێنی وەک ئەوە وایە کە ئێمە لەسەر تەختە کلیلەکە ئینتەرمان لێدا بێ ئەمجا دواوە ئیدامەکەی ئەنووسی خۆشتان هەر لەسەر کۆنسولەکەتان تاقیب بکەنەوە ئەم باکسلەش ئێنا لەم لاولا بنووسن سم بێنە ئێرە چوزانم لە شوێنی ترابی نووسن کە بزانن کە مەبەستەکەی چیە و بۆچی لەوێ هاتووە زۆر باشە ئەمەش لە پرۆژەی ئەمڕۆ هیوادارم کە توانی بێتن بەباشی ئەو مەبەستی کە بوو مەپێتان بگەن و بەباشی لەم پرۆژێت تێگەیشت بێتن هەر جۆرێکەوتم سۆرس کۆدەکەشتان بۆ دانێم جا خەسەحمەت کێشن خۆتان جارێکی کە بینووسنەوە من بۆیە نەمنووسیەوە بەجیا وتم بە زۆر کاتی ڤیددیۆکە زۆر نەبێ بە شتێکە بۆم گرنگ بوو ئەوەیە کە ئێوە بزانن کە کانسپت و لاجیکی پایتۆن چییە ئەوەی کە پایتۆن چۆنە کە دێ هێڵ بە هێڵ کۆدەکان ئەخوێنێتەوە هێڵ بە هێڵ ئیجرایەکات و ئەو لوپەش لەوانە بوو لەوانەیە هەندێک کەس سەریان لێ پشێ بڵێن ئەمە چییە چۆن نووسیوێتی ئەمانە وتم باوە باش شتێکە کە ئاواشی بکەمەوە بە دڵنیاییەوە خودی تاپڵ ئەونا شتێکی قرس نییە ئەوەیەکە دیتا تایپێکە کە بەکەوانەت یاریەکرێت و ناتوانین بیشی گۆڕین دوایە هەرەونێ بەڵامی کە بتوانین ناو پرۆژەکانمانان کاڵکی لێوەربگرین شتێکی جوانە و ئەوەی شیکە بتوانین کاتێکە لوپوشتان نووسین شتێکی ڕێکوپێک بنووسین سەرمان لێ نەشەوێ و بزانین خەریکین چێ نووسین کاتێکە تۆ لە زمانێک تێگەی بەباشی لە لاجیکی پشتی و زمانە تێگەی بەباشی ئەزانی کە مەبەستی لە تەواوی ئەم کۆدانە چیە کە نووسیوێتی زۆر باشە پێمانە بەکەیتر باسێک ما بێت کە بڵێم هیوادارم کە دیسانەوە لی تێگەیشت بێتن هەر پرسیارێکیشتان بوو لە کامنت دای بنێن بە دڵنیاییەوە وەڵامتانە دەمەوە ئەگەر خۆم بزانم کە هەرو کاتە وەڵامتانە دەمەوە ئەگەریش نەزانم ئەچم ئەگەڕێم و وەڵامەکەتان بووە دۆزمەوە زۆر باشە زۆر سپاس کە هەتا ئێرە لەگەڵم بوون هیوادارم کە هەموو کات تەندروست و شاد بن کاتێکی خۆش